ئەو پەیامەی چالاکوانێکی بواری ژینگە یاخود پسپۆڕێکی بواری ژینگە ناتوانێت بە ئەزمون و زانستەکەی بیگەێنێ ئێمە ئەمڕۆ توانیمان بە میوزیک ئەو پەیامە بگەێنین ئەوەی ناوترێت مۆسیقاوتی حکایەتی زۆری گێڕاوە دڵنیام تۆش بیتە ئێرە قسەی خۆت هەیە ئێمە وەک ژەنیارێک هەستی خۆمان بۆ ئەم سروشتە بێنازە دەربڕیوە بۆ ئەوەی سەرنجی هەر تاکێکی کۆمەڵگا بۆ ئەم سروشتە پیسە ڕابکێشین. پیسبوونی ژینگە گەشتۆتە ترۆپ ئاشکرایەکەوە مرۆڤ هۆکاری ئەو پیسبوونەیە لەبەرەوە پێویستە لە بەرامبەر ئەو پیسبوونیکەوە ڕۆژانە ئەم مرۆڤانە دەستیانەیە لە پیسبوونی ژینگە کارێک بکەن کەوا هیچ نەبێ بەرامبەر بەو کارە بێکەوە کردویانە بەرامبەر بە ژینگە. پاکڕانەگرتنی ژینگە خیانەتێکە بەرامبەر نەوەکانی داهاتومان بە هەمومان پێکەوە پارێزەی ژینگە بین. ژانیار یا موزیسیان هەمیشە سعی کرد کە هەست ئینسان و مرۆڤ بە موسیقیەکەی دەربخەیت وەلی ئێمە ئەمڕۆ یەکەم جار و بەرنامەی ژینگە پارێزی کە لەسەر ژینگەی پیس دروست کردیا سعی کردی من هەست سروشتەکەمان دەربخەی من ئەو هەستی کە بە تەبیعەت وەرگری من ئەو هەستی کە سروشتمان بە پەیماندەی ئەوە دەربخەی من یەکەم جار کە ئەو پشنیارەوە من کریا کە لە ئەو بەرنامە بەشداری بکەم لەلای خۆم وتم زۆر گرنگ نییە بەڵام ئەو کاتێکی بەشدار بووم هاتم لێرە ئەو سروشتە پیسە دیم بەوە تێگەشتم کە چەنی ئەو سروشتە لە ژیانی من دەخیلە و ئەوەیە گرنگە کە مسبب ئەو اتفاقە منم ئەو سروشتە من دروستم کردووە لەبەر ئەوە سپاسکەم بۆ بەرنامەکە بەرهەم جوانەکەتان کە زۆر گرنگە ئیمەی کورد با سروشتە جوانەکانمان بپارێزین پاک و خاوین گیریان بێن.